سیازدامین پێشەنگای نێودەوڵەتی هەولێرە لە بواری بیناسازی و ئاوادانکردنەوە. 214 کۆمپانیای ناخۆیی و نێودەوڵەتی لە 15 وڵاتی جیاواز بە زیاتر لە 400 براندی جیهانی لە پێشەنگەکە بەشداریان کردووە. پێشەنگایکی تایبەتمەندە بە بواری بیناسازی و پێوت ئەو پێداویستی ئەو تەکنۆلۆژیای کە لە بیناسازی بەکاردێت لە جیهان لەسەر ئاستێکی بەرز بە خۆشحاڵیەوە 214 کۆمپانیا بەشدار لەگەڵ ئێمە. کۆمپانیا ناوخۆیەکان بەشێکی سەرەکی پێشانگاکە پێک دەهێنن بە خستنەڕووی نوێترین کار و بەرهەمەکانیان دەیانەوێت سەرنجی زیاتری بازرگانان و کۆمپانیا ناوخۆیی و نێودەوڵەتەکان بۆ خۆیان ڕابکێشن. ئەگە ئەو ڕۆبۆتەی بەکاربینی ئەو مەعمەلە 5 ڕۆبۆتی ئەو هالە دابنێتنەوەی کە ئەمە دروستمان کردیا ئینتاجەکەی زۆر زیاتر دەبی. ئەوە هەم لۆ ناوەخۆ باشە هەم ئینتاجە زیاد دەبیتن. ئەم پێشانگایانە لەبەرەوەی زیاتر لە نزیکەوە ئەتوانین چاومان بە خاوەنکارەکانی تر بکەوێت و لەگەڵ کۆمپانیەکانی ترە ئاشنا بین، هەم ئەوانیش ئاشنای سێرڤیزەکەی ئێمە بن. وەکوتم ئێمە یەکەم کۆمپانیا لە سلێمانیا ئەم سێرڤیزە ئەکەین و هەروەها لە سنووری سلێمانیا بینە دەرەوە بتوانین خزمەتگوزارەکانمان بگەێنین بە هەموو کوردستان بە تایبەتی و هەموو عێراقیش. تاکە شەریکەینە لەسەر ئاستی هەموو عێراق کە بە کوالیتێکی زۆر بەزکرێن دەسیلی دروست دەکەین بە هەموو ئەشیا و تەجمیعاتەکەی هەمووی بە خۆمان لێرە دەیکەین تاکە شەریکەینە لەسەر ئاستی هەموو عێراق. زۆرترین پرۆژەکان لە هەرێمی کوردستان و عێراق لە سێکتەری بیناسازیە، هەر بۆیە پێشبین دەکرێت کۆمپانیاکان و بازرگانان لە ڕێگەی ئەم پێشەنگایەوە زۆرترین ئاڵوگۆڕ و گرێبەست و لێکتێگەیشتن واژوو بکەن. ڕەنجە ڕەحمان، کورتسات نیوز، هاولێر.